شنو خوش من الليلة لخانقين هاتمو بويرة زور دول خشم وانا كيشامو توانام هيا وليلة هاتما إيش كدمو سير إيش كان تيش كدما أما كان ما زور دول خشم كهاتم بو كلار وبينيم إيش كان تلو خلق سيري أكن إن شاء الله دەڕێت مامۆستا کردنەوەی ئەم پێشانگانە تا چەند وزەیەکە بۆ ئەمان پێی بڵێ ئەگەر پێکردنەوەی پێشانگانە تا چەند وزەیەکە بۆی کە بەردەوام بێت ساڵێکەکەینەوەی پێشانگا هونەری باشە بەڵێ هەموو ساڵێ دو ساڵ ئێمە توانا و بەردەوام زیاتر توانامانەوەکەیت ئیشی باشتر دەکەین بەڵێ ئەم وێنانە چەندت پێچووە کاتت دروست کردووە وێنە بله چند ساعتی خانه دانشم ولی تابلوی تواو کم یعنی چند کاژمێرێکی بله تا چەند دڵخۆشە ئەمڕۆ دڵخۆشە ئەمڕۆ کە بینێت خەڵک دێت وێنەکانی بینێ ئەمڕۆ ڕۆژی کەمەندە خۆشە بله زۆر دڵخۆشە کە وەم ئیشە وەم کارە دەیکەم و ئەمانەی هەمان هاوکاری بکەین بەڵێ ئێمە هاوکاری کرێن لە خانەقین لە پەیمانگای خەیان لەلایەن مامۆسایانەوە دەست